مامۆستایان کۆڵەکەی ئەساسی شۆڕش بوونە بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان. ئێمە قەت ئەو ڕۆژگارانەمان لەبیر ناچێت کە لە سەردەمی ناو شاریشدا کە مامۆستایان هەموو پێرگەکانیان کردبووە مەڵبەندی شۆڕش و کوردایەتی. زۆر مامۆستا گیانی خۆیان لەو پێناوەدا بەخت کرد. ئەو شانازێکی گەورەیە کە لەو سەردەمانەدا زۆربەی تەنزیماتەکانی ناوشار هەمووی ئەندامی یەکێتی نیشتمانی کوردستان بوون. ئەو شانازێکی گەورەیە. دوای نەمانی دام و دەستگاکانی بەعس لە هەرێمی کوردستاندا مامۆستایان کۆڵیان نەدا. پێشمەرگە ئاسا هەموو شانیدا بەرێ بێموچە دەرگای قوتابخانەکانیان کردەوە، قوتابخانەکانیان کردە مەڵبەندی فێربوون و خاڵبوونی پەروەردەکردنی ڕۆڵەکانی داهاتوو. بۆیە بەڕاستی ئەوە جێی شانازینە. کۆمەڵک مامۆستا هەیە بەڕاستی ینی ئەرچی ڕێزگرتنیان لەسەر هەموو لایەکمانە، چونکە ئەوانە بەڕاستی بەهاری تەمەنی خۆیان بەخشیوە بە نەوەکانمان بنەوە لە دوای نەوەشانی بەڕاستی هیچ کەم تەرخەم نەبووینە لە ژیانی پەروەردەیی و لە ژیانی سیاسیشە. هەمویان کادری دۆست و لایەنگری یەکێتی نیشتمانی کوردستان بووینە، ئەزیەت و ئازاری زۆریان دیوە چ لە سەردەمی ڕژێمە چ دوای ئەوەی لە قۆناغەکانی ترە بەداخەوە. بۆیە بەڕاستی ئێمە بیرمان لەوە کردووەکەوە ڕێزیان لێ بگرین. ئەوە بوو لەگەڵ برای بەڕێزمان کاک دەرباز باسی ئەو بابەتەمان کرد، ئەویش بە خۆشحاڵیەوە ینی بەڕاستی پەسەندی کردکەوە ئەم ڕێزلێنانە بکرێت و دوجاریش لەگە برادرانی مەکتەبی ڕێکخراوەکانیش قسەمان کرد، ئەوانیش هەر بەڕاستی پێیان باش بوو.